سەرەتای ئەم هەفتەیە دادگای باڵای ئیتالیا بڕیاری لەسەر دۆسەی مەلاکرێکار و دوو هاوڕێی دیکەی زیندانی کراوی لەو وڵاتەدا. مەلاکرێکار 12 ساڵ زیندان، هەروەها دوو هاوڕەکانی یەکێکیان بە 9 ساڵ و یەکێکی دیکەشیان بە 7 ساڵ و 6 مانگ حکم دراون. لە نێوەڕاستی مانگی 5 ئەم ساڵدا خالیج ڕەنجدەری برای مەلاکرێکار بە ڕووداوی ڕاگەیاند بوو کە بەزارەکی و لە ڕێگەی پارێزەرەکەیانەوە دەزانن کە دادگاکە و بڕیارە دەدات. بەڵام تاوکۆم هەفتەیە بە فەرمی حکومەکە ڕانەگەیەندرا بوو. نەجمەدین فەرەج ئەحمەد کە بە مەلاکرێکار ناسراوە لەگەڵ دوو هاوڕێی بەوە تۆمەتبار کراون لە ئیتالیا بێگومان کە سەرکردایەتی ڕێخستنێکی تونداژۆیان کردووە بە ناوی ڕەوتی شاخ. مەلاکرێکار خۆی لە نەرویج دەژیت و پێشتر لەوێ زیندانی کرابوو. بەڵام دواتر لەسەر داوای ئیتالیا ڕادەستی وڵاتە کرا. پۆلیسی ئیتالیا دەڵێ بەلایانی کەمەوە 15 گومان لێکراو لە 6 وڵاتی ئەوروپی لە ماوەی ڕابردوودا دەستگیر کراون کە وەکوان دەڵێن پلانیان هەبوو بۆ ئەنجامدانی هێرشی چەکداری لە ئەوروپا. یەکێک لەوان مەلاکرێکارە کە ساڵی 2019 دادگایەک لە شاری بۆلزانۆی ئیتالیا حکمی 12 ساڵ زیندانی بۆ مەلاکرێکار بڕیەوە. پێشتر هەوڵ درابوو لە ڕێگای پارێزەرەکەیەوە کە حکومە کورت بکرێتەوە گۆڕانکاری بەسەردابێ، بەڵام دادگای باڵای ئیتالیا جارێکی دیکە حکومەکەی پشتڕاست کردوەوە، جەختی کردوەوە کە ئەو حکومە جێبەجێ دەکرێت. هاوینە لە ئەوروپا ڕووداوی سیاسی زۆر کەم دەبنەوە، هۆی کەشێوەیە کە زۆربەی خەڵک دەستنە پشوو و سیاسیەکان و ئەوانەی کە دەبێت لە نێو پەرلەمانەکان بە گەنگەشە بڵین پەرلەمان گەرمدا بهێنن وەکو خەڵکی دیکە لە پشون. بۆ نمونە لە هۆڵەندا ئەو ماوەیە لە سیاستدا بە هاوین پێی دەڵێن ماوەی خەیار، مانایەوەیە کە ئەو میدیانەی کە چاودێری سیاست و دەسەڵات دەکەن دەبێت ئەم ماوەیە لەسەر خەیار و تەماتە بنووسن، چونکە سیاسیەکان لە پشون. لەگەڵ ئەوەشدا هاوین بە تایبەتیش پاش کۆڕۆنا تەنیا وەرزی پشوونیە لە ئەوروپا، بەڵکو وەرزی چالاکی کولتوری و چالاکی زۆری وەرزشیە. یەکێک لە وەرزشەکان پاسکیل سواریە. هەواڵگەردی کوردێکە لە ئەم هاوینە دەستی بە سەرکێشێکی باڵکێش کردووە. ئەو لە بەریتانیا دەژی، بەڵام بە پایسکیل گەشتێکی نێو قاڕی ئەوروپای دەست پێ کردووە. لە بەریتانیاوە شار بە شار هاتووە، ئێستا گەیشتۆتە ئەڵمانیا. هەواڵگەردی بە سکایپ لەگەڵمە لە ڕێگایە بێگومان بە پایسکیل لە شوێنێک لای داوە بۆ پشوو لەوێەوە لەگەڵم دەبێت. کاک هەواڵ دەمەوێت بزانم تاوکو ئێستا چەند کیلۆمەترت بڕیوە، گەشتەکەت لە کوێوە دەستی پێکرد تا ئێستا چەند وڵاتت بینیوە؟ بەڵێ سوپاسان دەکەم. من لە هینەوە لە لەندەنەوە دەستی پێکرد، بەس لە لەندەنەوە بە قیتار هاتم بۆ برێن مینایە، دوایە هاتم لە هۆڵنداوە دەستم پێکرد تا ئێستا لە هامبۆرگم، نزیک مابینی هامبۆرگ و لوڤێک، بەیانی ئینشاڵڵا ئەتم بۆ دانیمارک. تقریبا 400 کیلۆمەتر تا ئێستا بڕیوە. 400 کیلۆمەتر بڕیوە. لەو وڵاتانەی کە بۆی دەچی تیاندا دەمێنیەوە یا تەنیا پێیدا تێدەپەڕیمە، بەسمەوە پشووی درێژیان تێدا دەدەی یان نا؟ ئیشی پاسکیل سوار ئەوەیە لێ دەخوڕی هەتاکو هیلاک دەبکە هیلاک بووی لە جێیەک لا دەدەی ئەو جێە شوێنێکی باغێک بێ، شوێنێک بێ، یا ئوتێل بێ، یان کەمپایت بێ. ئیتر ئیمڕۆ خۆشبەختانە کەم سایتێکی خۆشە بەدەستکەوت ئەی بینن ئێستاکە و خێمەکەم لەوێ داناوە پاسکیلەکەشم لۆ خۆم لێرەی تقریبا 2 ساعات پێ ئێستا گەیشتن، ئیسراحەتێکی چاک کردووە، بەیانیش نیازم وایە بڕۆ بۆ کۆپن بۆ ئەو بەری بۆ دانیمارک. بەڵێ کاک هەواڵ، بە تەنیایی لە سەفەرەکەتدا کوردیش زۆرجار دەڵێ وەڵڵاهی تەنیایی هەر بخوا باشە. تەنیایی بۆ پاسکیل سوار باشە یا پێت خۆش بوو لەگەڵ خەڵکی دیکە بۆ بە تەنێ بە گروپ یان دووسێ کەسی لەگەڵ بەزە من حەزم لێ بە تەنیا بم. تەنیاییش ئیسفادەی خۆی هەیە، بە گروپی ئیسفادەی خۆی هەیە. من ئێستاکە دەتوانم لە هەموو شوێنێ ئیسراحەت بکەم، ڕەسم بگرم، چیم دەوێ بیخۆم، لە چێ بخەوم، لە چێ سەر بدەم. بەهۆی ئەوەی منیش زۆر ڕەفیق و برادەر و شتیوام هەیە لە ڕێگا، سەر ماڵە خزم و ماڵە ڕەفیق و برادەر دەدەم. بۆ ئێستا بەس ئەو 5 ڕۆژە لە ڕێگام، ئیمڕۆ یەکەم ڕۆژە لە کام سایتم، هەمووی لەگەڵ ڕەفیق و برادەر و شتیوام ماموەتەوە. هەندێک جار ئەوەی مشکلەی لێ دروست دەبێگە دوو کەس بن، زۆر زەحمەتە دوو کەس بێتەوە بن، بەس
اشكريه من سفرشتر بكرب لبريطانيا لو سربو او سرب رفيقكم لقرب زور باش بوين وزور ريك وفيك بوين بەڵێ کات ئەمە ئەزمموی دووەمە بەڵام ئەم جاریان بە تەنیا ماڵەوە ڕایان چی بوو دایکی منداڵان ڕای چی بوو ئەکوی پێنجەمە نازم تۆ نەبیتە من لە کوردستان لە لەندەنەوە گەڕامەوە بۆ هەولێر بە پاکیل دوێشتی ڕست ئەوە یەکەم نییە ینی ئەوە هاوینان حەز دەکەم شتێکی وا بکەم هەموو جارێ بەڵێ ینی لەگەڵ ماڵبات قسەت کردو ئەوان ڕانچی بوو چکام جارە بۆ هەموو ئەوروپایە گەشتێکی تایبەتە ماڵبات قەزت چییە؟ هاوژینت خێزانت منداڵەکان خانەوادەکەت بەڵێ ئەمریکا هەندێکیان لە کوردستانن ئیتر بنیشەوە لێرم بە هاوینە پەرش بڵاو بووینێتەوە بەڵێ کاک هەڤاڵ پێوەری بڵین پاسکیلێکی باش بۆ گەشتێکی وا دوور و درێژ چییە دەبێت چی هەبێ پاسکیلەکە چکەوە تەنیا لە نێو شار نییە تۆ وڵات بە وڵات پێی دەگەڕێ والله پاسکیلەکە دەبی پاسکیلێکی یعنی بە قووەت بی بڵین نەوع مارکە باشەکان بی دوای گێڕی زۆری هەبی لەبەر گرد پێش ئەو گردانە پێویستە گێڕی سوکت هەبیتر بۆی بتوانانی سەرکەوی ئەوەی تر هیچ بەڕاستی زۆر من خەڵگە ناسم بە پاسکیلەکی دووەرەقەی هەموو دنیای کردووە ئەوە مهمەوەیە ئیرادەی دانەکە و زەوقی ئەو کەسەی کە دەیکا و ئیرادەی بە قووەت بی لە ڕێگا شتی وا بێزار نەبی بەڵ دوایین شوێن کە بۆی بچی کوێ ینی دادناو تا کوێ بڕۆی سەفەرەکەی من ئیشاءالله ئەچم بۆ هێلسینکی دابداوە تا بچم بۆ هێلسینکی لێرە بۆ دانی مارکۆ بنهێک دوسێ برادرمە دوای مالمۆ برایەکم لەوێ دوای سەرەکەم بۆ ئۆسلۆ نۆروەی دوای ئەپەرمەوە بۆ ستۆکۆڵم دوای بۆ هێلسینکی لەوێ ڕائگەڕێمەوە ئەگەر ڕێگان بدەن داخلی رووسیا بم ئەچم بۆ رووسیا و لەوێوە لە ئیستۆنیا و لیتوانیا و لاتڤیا و پۆڵەندا و ئەڵمانیا دەگەڕێمەوە بۆ بەریتانیا بەڵێ باشە سپاست دەکەم هیوادارم سەرکەوتوبی کاک هەڤاڵگەردی گەڕیدەی پاسکیل سوار بە هەموو ئەوروپادا دەسوڕێتەوە گوێ لێ نییە کە شەڕی رووسیا و ئۆکراینە هەیە سزای زۆر لەسەر رووسیاشن دەوێت بەوێژدا تێپەڕێ هیوادارم سەرکەوتوبی کورد کاک هەڤاڵگەردی بۆ وەرزش بۆ گەڕان بە وڵاتانی جیاوازدا دەگەڕێ بەڵام هەشە کورد شوێنی نیشتەجەبوونی دەست ناکەوێت دیسان دەگەڕێ بەڵام بە دوای خانوودا دەگەڕێ خانووی کرێیە یا هەندێک هەنە بە دوای خانوویەکدا دەگەڕێن کە بیکڕن بەڵام ئێستا ئەمە زۆر قورس بووە بەتاوەتی لێرە لە ئەڵمانیا جاران بیرمەد ساڵی 2017 زۆر بە ئاسانی دەتوانی خانووت دەست بکەوێت پارەت هەبووە خانوو هەبوو بەڵام ئێستا زۆر کەس پارە هەیە بەڵام خانووی دەست ناکەوێت ئەمە تەنیا بۆ کوردی بڵێن دیاسپۆرانیشینی ئەڵمانیان نا بەڵکو بڵێن ئەوانەی دیکەش ئەڵمانەکانیش کێشێکی گەورەیە ئەم هەفتەیە لە میدیای ئەڵمانی سەرنجمدا ڕاپۆرت هەبوون زانیاری هەبوو لەسەرەوە کە هەندێک کەس ڕویان لەو شوێنانە کردەوە کە بۆ کەمپینگ خانووی کاتی هەن بۆ گەشت هەن خەڵک دەچێت لەوێ هەوڵدەدا خۆی نیشتەجێ بکات چونکە خانووی ڕاستی دەست ناکەوێت کاک زریان شوان لەگەڵمە لێرە پسپۆری خانوبەرە هەروە خاوەنی کۆمپانیای لینۆس دلۆس بەڵێ لە شاری بیلەفێلد زۆر بەخێر بەی کاک زریان بەڕاستی و کێشەیە وا گەورەیە کێشێکی زۆر گەورە هەیە یان میدیا ئێرە وا گەورەی دەکات هەم بۆ کریار و بۆ کرێچیش بەس ئەوە دوو لای جیاوازە بەڵێ بۆ کریار هەر لە ئاخیر 3 ساڵ مەشاکلێکی ئەوە هەبوو لە بۆرەی لە 10 کەس 9 کەس لە ئەڵمانی بەڕێگەی بانک و ئەقارات دەکرێتن ئەو ساڵانەی ئاخیر ئەقارات بەڕێگەی بانک ئەکرا و چنجەکەی نزم بوو زەڕیبەی بانک نزم بوو زۆر کەس پێکرا بەڕێگەی بانک و ئەقارات بکڕێن ئەو کاتە داواکاری زۆر بوو بەس ئەقارات بۆ فرۆشتن کەم بوو ئێستا کەەوە 3 مانگە بازار گۆڕاوە یعنی زەڕیبەی بانک
چنج زیادی کردووە بەڵێ و داواکاریش طبعا ئەو کاتە کەمترە بێتن وای جا بەس ئەمە کڕین بەڵێ لە کاتی چڕێ زۆربەی بڵێن کورد لێرە زۆرتر ئەوەیە کە کێشەی کریانێ کریان دەست ناکە ئەویش کەم بووە یان ئەویش هەر داواکاری زۆرە لەسەری لەبەر ئەوەی وەکو بە خۆتان دەزان لە ئەڵمانیا لە 2014ەوە لاجەیەکی زۆر هاتووە بۆ ئەوروپا و بۆ ئاخیرەش لە ئوکراینە زۆر کەس هاتوون بۆ ئەڵمانیا لەو شارە گەورانەش وەکو دیسلدۆف یان هەنۆڤار یان بیلفلد ئەگەر 20,000 کەس 15,000 کەس بێنن ئەو شارە یعنی مەشاکلێکی گەورە دروست دەبێت بۆ ئەو شارە بزنسەکەی تو ئەمە دیارە بەتەکید زۆر دیارە داواکاریێکی زۆر بەراورد دەکەین بە 2 ساڵ پێشەستات ئەگەر نمونەیەکی کۆنکرێتی هەبێت چی گۆڕاوە لە بزنسیەوە کە دەیبینی کێشێکی گەورە دروست کێشێکی گەورە دروست بووە لەبەر ئەوەی عقارات ینی هەر دروست ئەکرێتن بەس پێڕان ناگەن ئەوەندە عقارات دروست بکەن بۆ ئەم لاجئە بۆ ئەم داواکاری ئەوەی هەتا ئێستاکە هەر هەبووە دروست دەکرێن بەڵام هێشتا کەمە هێشتان کەمە و هەموو ساڵێک ئەڵمانیا پێویستی بە 400,000 شوقە هەیە ئێستا چەند دروست دەکرێت 180,000 دروست دەکرێت ئەمە پلانی حکوومەت ئەو پلانی حکوومەتە 400,000 هەموو ساڵانە دروست بکاتن بەڵام پێڕان ناگاتن ئەمە وا دەکات کە بۆ نمونە کرێ زۆر زیاتر بێ خەڵکێک کە کۆچبەرە ناتوانێت بڵێن کرێ دەخانوو هەیە بەڵام ناتوانێت بیگرێ بەڵێ بەتەکید ئەو نوع کێشەیە هەیە لەبەر ئەوەی هەم کرێکان زیاد دەکەن ئێستا حالیان لە شاری بیلفل بۆ نمونەوە گەیشتووە 10 ئەوڕۆ بەسەرەوە مەتری مەسەلەی داهات شتێکی دیکە کاک زریان ئەوانەیە کە بۆ نمونە لەسەر جۆب سنتەرن من جۆجا بینیومە دەنووسری ئەم خانووە ئەو کەسێک کە جۆب سنتەر لەسەر جۆب سنتەریشە دەتوانێت ئەم خانە هەبێ وابزانام ئێستامە هەر نەماوە نیە نوع پرۆگرامی حکوومەت هەیە بینا ئەکسترا بۆ ئەوانە کراوە ئەوەی پارەی لە حکوومەتی وەردەگریان داهاتیان کەمە بە ئەڵمانی پێ دەڵێن Wohnberechtigungsbescheinigung بە کورتی VBS ئەو نوع بینانە هەیە بەس ئەوەندە داواکاری لەسەر هێشتا کەمن حکوومەت هەر تەشجیعی ئەو نوع ئینڤێستۆرانە کاتن ئەو نوع بینانە دروست بکرێتن بەڵام ئەوەی کە باسی دەکەی بۆ کەسێکە کە بۆ منە منداڵێکی هەبێ خاوەن پێداویستی بەت بێ داهاتی کەم بێ دەبێت داوای بکەی لە شارەوانی کۆمەڵێک پێوەەر هەیە داهاتیشت کەم بە اینجا بزەبت ئەوە لە دائیرە ئەمە دەستکەوتم بەڵگەنامەیە کە باسی دەکەی بۆن بڕێشتکۆنگ بشینگوم کەگەر تاوابی بەڵێ ڕاستە هێشتا بۆ مانانیە کە تۆ باسانی خانوو دەست دەکەی وای نەخێر هێشتا زەحمەتە لەبەر ئەوەی تەریقەکە چۆن بۆ عقاراتەکە ڕۆی ئەویش موهیمە لەبەر ئەوەی ئێمە لە وڵاتێکی پێشکەوتووە ژین و ئۆگنایزدە ئەو وڵاتە ڕێکخراوەیە ئەو نوع سەحی بینانە یان ئەو نوع دائیرانە یعنی ئەنەوێ نوع پرسیارێکە لێ بکرێتن بە ئۆگنایزد یعنی بە هەموو کرێتیەکیش ئەگەر چوو بە دوای شوقێکی ئەوها ڕۆشت بە دەست بەتاڵی مەسەن بۆ مەعیدەکان نەڕواتن مەسەلەن جوازەکەی خۆی بە کۆپی بباتن ڕگیستەرێکی پێ دەڵێن شوفە ئەگەر یەکێک مەسەن ناوی بێت یان بزەبت ئەوەی مەسەن دەربێنێت بڵێ من کابراایەکم بێ میشکیلم دەتوانین بڵێ ئەستۆپاکی دارایی بزەبت دەم خۆش ئەگەر یەکێک مەسەلەن دەهاتی هەبوو ئەگەر دەهاتی نەبوو ئەو VBS لەگەڵ خۆی ببا یان مەسەلەن جوازی خۆی پێبێتن یعنی ئەو نوع بیکاتنەوە ماپێکی ڕێکوپێک بچێتە مەعیدەکە بە تەکید شانسی زۆر زیاترە شوقەکە وەربگرێتن بەڵام من گوێم لە زۆر کەس بووە لێرە دەڵێ ئەوانەی باسی دەک هەمووی ڕێکوپێک هەم بووە بەڵێ پاشناوەکەم عەبدوڵڵا بە من ئێستا هێ من عەبدوڵڵانە عەبدوڵڵاکە دەبینم دەڵێ ئەوە وەڵا زەحمەتە جەنابەت کەسێکی تر هەیە خانووەکەی وەرگرت ئەمە بەڕاستی هەیە لە ئەڵمانیا بە تەکید ئەوە هەیە من نمونەیەکشت بۆ ڕوونکەمەوە ڕۆژێک مشترێک هاتە شەریکەمان بە دوای شوقەی کرێگەڕا بێ ئەوەی ناوەکەی بڵم ئەوش ناوێکی ئەزنەبی هەبوو گوتی ئەو مشتری بەم جەریدە هاتەلام گوتی من وە هەر بە دوای شوقە ئەگەڕێم بەس دەستم ناکەوێ و ئەڵمانێکی زۆر جوانشی قسەیە کرد و لە کولیەش یعنی کوڕێکی زیرەک بوو ئەگەر لە تەلفۆن قسە لەگەڵی کردووە تەسەورت نەدەکرد یەکێکی ئەزنەبیە گوتم عینە ڕقم تەلفۆن بکۆ بەس ئەم جارە ناوت بگۆڕە وەڵا لە پێش من تەلفۆنی بۆ مشتریەکە کرد بۆ سەحیب بینایەکەی کرد موعیدێکی وەرگرت زەمە بەستم ئەوەیە ناوەکە ئەڵمانیا زووتر بزەبت جاکە ئەوە زۆر جار نەوە ڕسمێکیان هەیە لەسەر ئەزنەبی
ئەوەی ئێمە دەبێ بکەین بە ناوعێکی کە ئێمە بۆیان بڕۆین پێم شان بدەین ئەو نەڕسمیان لەسەر ئێمە نەبێتن بتوانن کرێ نادەیت ترسانەکە شەڕ دەکەی وەکو ئینتەڤیوە مەسەرەن بۆ ئۆمۆعیدەی شوخەکە ڕۆی بەڕاستی تەمەشات ئەکەن جارجار مەسەرەن بە ڕێکوپێکی بە جلکێکی جوان بە ماپێکی جوان بڕۆی بۆ مۆعیدەکە زۆر دەوری هەیە ئەمانە هەمووی دەوری هەیە یەکێک لەو شتانەی کە گرنگە بۆ نمونە ئێستا ئەو کوردی بڵین دانیشتوی ئەڵمانیا کە گوێیان لێ لە خان و دەگەڕێنیا بەهۆی پاش ناوەکەیانەوە خانوەکان نەدراوەتێ نەیتوانی وەری بگرێت یاسا لێرە چۆن ئەوانە دەپارێزێت دەبێت چی بکەن ئەگەر زۆربەی نوع شوقەکان لە ئەڵمانیا لە ئینتەرنێتەوە عرض دەکرێن ئەوەڵ شت یان بە تەلەفۆن یان بە ئیمەیلە ئەگەر بە ئیمەیل بۆیان نووسی محاول بکەن ینی بەبێ غەڵەت بۆیان بنووسن و یەکسەر داوای مۆعید نەکەن یەکەم جار باسی خۆیان بکەن من چیەکەم ئیشەکەم یان بە دوای ئیش دەگەڕێم یان عمرم چەندە یعنی پروفایلێکی وا بنووسێتن لەسەر خۆی بتوانێت هەر بە نووسینەکە و قەنەعەتێکی بۆ بە ساحب بینایەکە بێنێ مۆعیدێک وەربگرێ ئەوە زۆر دەوری هەیە زۆربەی لەبەرەوەی لە شەریکەوە زۆر ئەو نوع پرسیارەمان بۆ دێتن ئەوڵ شت نووسراوە مۆعیدێک مێت تەماشای شوقەکە بکەم بەڕاستی ئێمە زۆر بە دوای ئەم مشتریانە هەر ئەی خوێنینەوە احتمال قسەشیان لەگەڵ بکەین بەڵام زۆر بە دوای ناڕۆ هیچی لەسەر خۆی نەگوتووە بەڵێ من حەزم لێ بیبین نازامکەی بزەبێت ئینجا لەبەر ئەوی کەسی کەیە ئەگەر لە 50 کەس 25 کەس لەسەر خۆیان نووسی بێ تەبان ئێمە تەماشای بە دوای ئەوانە ئەکەوین ئەو 25 ئەوەی لەسەر پرۆفایلی خۆی نووسی بێ ڕاستە یەکێک کە لە دەرەوەی ئەڵمانیاوە بێت لێرە بێوە خانوو بۆ نمونە لە کوردستانە سەرمایەدارێکەیە دەوێ خانوو بکڕێ لێرە ئەمە چۆنە ئەمەش زۆر قورس بوو ئێستایان ڕێگایەکی جیاواز وەڵاو هەر بە عام ئەوە خۆی زۆر ئاسانە لەبەر ئەوەی خۆم قانون نەخوێندووە بەڵام ڕۆژانە لەگەڵ محامی و کاتب عەدل ئەمن ئیشەکەم ئەگەر یەکێک بێتن مڵک لە ئەڵمانیا بکرێتن ئیقامەی ناوێتن ڤیزەشی ناوێتن یعنی لە هەموو دنیاوە هەموو کەس ئەتوانێت لە ئەڵمانیا عقاراتی بکڕێتن ئیقامەشی پێوەردەگرێ یان ئیقامە پێوەردەگیرێتن بەس نەوع ئینڤێستێک بکاتن ئەگەر عقاراتەکە کرێی مانگانە ئەوەندە فڕێ بداتن خۆی بتوانێت بەو کرێ خۆی لێرە بژێنێ باشە ینی وەبەرهێنان بکات بۆ نمونە ئەپارتمانێک بزەبێت کۆمەڵێک ئەپارتمان کۆمەڵێک ئەپارتمان ئەوەندە کرێوەەر بگرێت کە خۆی بتوانێت لە ئەڵمانیا پێبژێت بزەبێت ئەم شێوە دەتوانێت ئیقامە بزەبێت ئینجا وەکو ئێمە وەکو شەرکەی دێلۆز ئەو ئەم عەمەلەمان کردو خبرێکی باشمە لەو مەجاالێ هەیە طبعاً ئەکەوێتە ئیندیڤیدوئێل لەسەر شخصەکە لەبەر ئەوەی ئایا بە عیلە دێتن دەبێتن داهاتەکەی فەرقی هەبێتن ئەگە زوگورتی بێتن دەبێت مڵکەکە داهاتی کەمتر بێتن ئینجاکە ئەو نوع عەمەلەمان کردووە و ئێستاکە حالیان حاضر بۆ ئەو نوع مشتریانەمان بازارێکی زۆر خۆشترە لەبەر ئەوەی چنجی بانک و زەریبا ئێستاکە حالیان هەستاوە و زۆر کەس لە ئەڵمانی پێی ناکرێتن بە ڕێگەی بانک و عقارات بکڕێن چ پارەیەکی دەوێت بۆ کڕینی باڵەخانەیەکی ئاوا کە تۆ بتانی ماڵ منداڵت بێنی لێرە ئیقامەی پێوەربگری حسب دەکوێتە سەر شارەکە مثلەن دوسلۆف و بیلفلد و هەنۆڤەر تەبعاً فەرقی هەیە بەس ئەگەر تقریبیان ئەوها بۆی بڕۆی 500,000 یەوێتن نیو میلیۆن بە نیو میلیۆن یۆرۆ دەتوانیلی بەڵێ ئیقامەوە وەربگری زۆر باشە زۆر سپاست دەکەم کاک زریان شوان پرسیارمان زۆر ماون بەس میوانیشمان بەڕێزی بەڕێزی کاکەم ناوبڕێک وەردەگرم پاش ناوبڕ باسی ئەو بەرهەمە دەکەین یان ئەو بازرگانە کوردەی کە بەرهەمی هێناوە ئاڵای کوردستانی لێداوە لە ڕێزی ئاڵاکانی دیکە دەڵێ کورد لێرن بە کوردی بزانن ئەو بەرهەمەی کە دەیخۆن یان بەکاری دێنن باسی چ دەکە هەروەها ئەمشەو کارڵبای دەناسن نیسفیچەرێکی زۆر سەرنجڕاکێشی زنارشینۆمانەیە هەروە کوردێک کە زۆر باخی بە کارڵمای داوە قسەی لەسەر دەکات نووسەرێک کە لە ژیانیدا کوردستانی نەبینیەوە بەڵام لە کتێبەکانیدا دەڵێ هەموو ڕۆژ لە کوردستان ژیاوە و گەڕک و دانچەکانی کوردستانی بینی سپاسان دەکەم دەتەوێت شتێک بکڕی هەڵی دەگری سەیری زانیاریەکانی دەکەی دەبینی بە زمانی جیاواز لێ نووسرا بە تایبەتی ئەگەر لە دوکانێک بی کە کەرەستەی بڵێن ڕۆژهەڵاتی نێوەڕاست وڵاتانی عەرەبی و ئەوانە دەفرۆشێ هەمیشە سیر دەکەی بە عەرەبی ئاڵایەکی سعودیە یان ئیماراتی لەسرە بە عەرەبی نووسراوە کەرەستەکە چیە بە ئەڵمانی نووسراوە بە ئینگلیزی نووسراوە بە کۆمەڵێک زمانی دیکە بە تورکی بە ئاڵای تورکیای لەسرە نووسراوە بەڵام کوردی نابینی ئاڵای کوردستان لەسەر بەرهەمێک ببینی لێرە لە ئەوروپا بەلاتەوە زۆر تایبەت دەبێت ئەمڕۆ میوانێکم هەیە
کە بەرهەمەکانی خۆی وا دروست کردووە کە دەتوانی بە کوردیش بە ئاڵای کوردستانەوە کە کەرەستەکانی ببینی بۆ نمونە ئەمە کوردی ڕۆژاوا بە تایبەتی باش دەیناسن ملوخیە بە ئەڵمانی نووسراوە کە چییە بە کوردی نووسراوە پەلن ملوخیا کەسک و هەشککری و ئاڵای کوردستانیشی لەگەڵ دانراوە کاک کەنداڵ حەجی لێرێ ژدێرکە حەمکۆ گەلێک خێراتی کاکەنداڵ بەری هەر تشتێکی تە ناوێ ئەو کۆمپانیا خۆ کرێ ئەمالیا لەکو دەری هاتی شخوا دەستپێکدا ئەسپاسیاوەتکەم سپاسیا قاتار و داوتکم ئیرۆن بێ دەرە میهوانن مامۆستا ئەمالیا ڕاستیشی معنا ناوێ ئەمالیا تشتێکی قەوەت و هەر کەس و حەژێت یعنی قەوەت و ناتەرسێ ما پرسیار کرد ئەف ناف هەڤژینا من گوتە من ئەف ناوێ هانێ ئەمالیا ینی معناخوا قەوەت بقوات يعني نطرسه هرا ونطرسه مجي مقام خوازن تشتكي تشبكن كو تشتكي كو مجي نطرسن راسيتشكو نتشتكي يعني بحساني بو حتى ولما افتشتها نكر تشكو ازبيجم يعني تجا مناديتي امزو امشكشكاتيا خد امنافي شغليت كان حتى وكايرو يعني مناديتي على كردستاني مناديتي راستي بجا برزغرك كي مازن ببورو كي تجي بحث كر برهمك وسا كنتو تشد كي ماركتين تركي قالكن ليفر ماركتين ايراني هنا ماركتين عربي هنا بله و على كردستاني هذا بوان حساسه ناين ماركت اخوت چونكي دترسن كسي كل وان ذكرن بله تشما على كردستاني السردانه خدي ما مثلا دلو نتوي بله او طبعا ما قود في امجي نكيم غير يخبن يرو امجي في ام خا اثبات بكن انه ام هنا ام كرت هنا ام هرنا كودر ام هنا الكودر بيتشي ناحية شغل ده أم كرت هنا يا يعني ماركتي تركي يرو وقت هاري ماركتي ما كرداجي تراجع تشتكي فا أنو يتركي هنا تشما يا منينا ماجي ما افتشتها هاني ما جو ماركتي ما كرداجي زيادة بونا يعني قالك زيادة بونا ويا عربا زيادة بونا ويا تركاجي زيادة بونا الحمد لله يعني أتبجم يرو حتى ماركتي تركاجي جمد بنو أتبجم قالك الجمعة يعني نا أو مثلا مشكلة ما ظنت تشما ككواليتي تاوي قالك شيء يعني ما يعني ماركتة تركا دجي بآلا كردستاني بآلا كردستاني هنا قالك ماركتة تركاجي هنا الآلية مثلا قالك جي هنا إيرو ماركتة وادجي هنا أو برهمن كتو دفروش برهمن جودانا بله الكودرتين الكردستانيتين إج مصريتين ما مستا إج لبنانيتين إج سوريتين وأمنها حاضريك إن شاء الله تكن دماني زيدا أمش هندي بينن أما كبرنش بكن وكا قالك مثلا ماركة ما يبرنش هنا متخاصم ماركة ما يبرنش كرديجي أم إن شاء الله نيزيك ندور أم تشيدك أم جاهز كنها بله أريها لكردستاني هي جناتيا إيش كردستاني نهاتيا بس أم تخاصم كوش كردستان جواريش صدمش كردستاني ما مستا وقتكو إيرو أمش مصري بين مصر دولتك موسمية أم عربي جير بجن موسمي تشاو مثلا موسمي ملوخيها موسمي خيارها موسمي بقلمها أري أو بهترها وتشتكى ديجي ك بآنينا ويجي بشكل سفكترة دولتكو مثلا سر بحرين بيجي مثلا يا ترانسبورت أوا أم بهتر ولو يعني يجبر تشاوش تربيجم كو أم تخازن بك دستي ما ككواليتيت غوري مواصفات أوروبي بن تشتكي باش به وسر مجالك ينكل فيجي وتأجل الكردستاني الركا كباش هبا برهمن باش هاتبان بله تدخواست كنت تشتين كردستاني أمي إن شاء الله دمك نيزيك دجي أمي بينش كردستاني أمنها أمسرت شغلا راستي وجا بشكل وقت جاز مسألة وقت أميزن كا أمي تشاو بينن أم تشكو أم تشتاكو أم تخازن كو أم تم أم بينن ككواليتيت باش بيقول مواصفات أوروبي بن وكو قالك لسر ماجي نكل في دقن أم بكار بن أم جيب قوات وكا غيري خو أم بكافن سو كده بله كاكندال أماليا مروف تشاوت كار بكرة انترنت هي جيكي مال براوه هي انجي تشاوت يما ام ضدنا جروس هاندلا او جروس عندنا ماركت اجي بس قسمك مش عندنا ماركتا بس ام نهار صرت شغل ده مكان يزيك ده مهد كاري اونلاين جي بكري ان شاء الله ده مكان يزيك ده ام صرت شغل بس ما هي جاهز نكري بس طبعا يزيك ده ان شاء الله كريارن كورد لهر جهكي بن لاوروبا عشان ماركتن كوهنا بله خمناك يا تركي ونظامتي باشترى وقالك كسد بيجا باشترى نتي نظام تركا بكري كرد بكره بله لبري خوبدني على كردستاني هبو بكرا قالك سباس كاك كان حاجيك ودقل ما سباس ما قالك سباس مجاري ديكي امشو مان مجاري كسرنج راكش اوش باسي كردستانا باسي المانيا كا
کوردستانی قەت نەدیوە بەڵام لە کتێبەکانیدا کتێبێک و دوو کتێبیش نا وا باسی کوردستان دەکا هەست دەکەی کۆڵان بە کۆڵان لە شارەکانی کوردستان گەڕاوە گوند بە گوند گەڕاوە یەکێک لە کتێبەکانی من بە کوردی تەماشام کرد بەشێکی خوێندەوە ڕاستی هەمووی من نەخوێندەوە بەڵام هێندە بە جوانی باسی چوون لە دهۆکەوە بەرەو ناوچەی بارزان دەکا بە باسی ئاکرێ دەکا کە هەستم دەکرد لە من باشتر ئەو ناوچانەی بینیوە نووسەرێکی زۆر بەناوبانگە لە ئەڵمانیا دەڵێن هیتلەر زۆر پێی سەرسام بووە نووسینەکانی خوێندەوە کاتی خۆی زۆرتر لە 100 ساڵ پێشستا باسی کوردستانی کردووە زنارشینەوە نیسفیچەرێکی باڵکێشی لەسەر دروست کردووە بیبینن دوایی لە ستودیۆش میوانمان دەبێت گورستانە باژاروکی ڕادەبول لە ڕۆژهەڵاتێ ئەڵمانیا کارڵمای بەری 110 ساڵان دلێوی دەسەکنید و چاوێوی بوجارە دوێ و داویێ داری دەبن نه هەموو لێ پرانیا ئالاو و پێتڤیên کارڵمای یên ژیانە ویە ڕۆژانە هێشتا لە جihê wan yên caranın. Sie waren glücklich, solange dem Fanatismus und der Raubsucht der Kurden Robin Leipold dergehê pertûkxaneya Karl May û yek ji çavkaniyên wî yên sereke yên îlhama nivîsînê bûme vediket. Karl May hat er noch selber unterschrieben, Forschungen über die Kurden und Yek ji jêderên Karl May Kurd bê naskirîn ev pertûk e. Navê wê Kurd û kildaniyên Îranê ye. Li sala 1857 çap û belav bûye. Li ser pertûkê xêz û nîşanên bi destên Karl May hêşta diyar in û bihêleke sor li jêrgûtina êzidiyan re îna ye. durchs wilde Kurdistan. Di Kurdistana kûvî re romana geştnameyî ye û berhemê herî naskiriyê Karl Mayê di nav Kurdan de. Li sala 1881 di çarçûveyê çîrokên bi hevvegirêdayî dest bi nivîsîna wê hatiye kirin. Hier in der Bibliothek, wo wir sitzen, seine Bibliothek, hat er verschiedene... Devê pertûkxaneya wî da ku niha em lê rûniştîne çend corên leksîkona wî hebûn. Weke Brok, leksîkona maya ya bîrobaweriyan, govara edebiyata dervê welatî. Dê dema wî bixwe jî da, ew govar ya kevin bû ji bo salên 1830 û 1840 lê wî bi çirî ew xwandîne û lêkolîn li ser kirîne. Dê govara edebiyata dervê welat da, raportên derbarê welatên cudayên dinyayê hebûne û behsa jiyana mirovan dikir û kulturê wan bi çi awayekî bû. Di romana Dojvil de Kurdistan da Karl May hawniştimaniyên êzidî bi şeytanperist bi nav kirîne. Lê Şehrezayê berhem û jiyana wî dibêjîtin. Wî bixwe jî di hindek pertûkan de ew çend xwandiye û wî êzidî wate Karl May êzidî nedîtîne û neniyasîne. Man muss heute wirklich Karl Mays Divê mirov îro berhemên Karl May weke jêderên edebiyata Almanya 100 sala 19 bibînît û mirov herdem rexneyane reftarê li gel jêderan bikit. Erê ez îro naxwazim Karl May bi şeytan bikim. Ji ber wek we gotî, êzidî kirine şeytanperist. Evî ew çende di hindek pertûkan da xwandiye û bêguman ev çende ji bo wî balkêş bûye. Lê bi rastî wî êzidî naskirine û xwe bi firsa wan ve mijûl kiriye, nexêr wî ew çende nekiriye. Tu jî mala Karl May berhem û amajeyên ji Rojhelat hene. Diyar e ew şeydayê ciwannivîsîna tîpên aramî Erebî bûye û dihête gotin Adolf Hitlerên Nazî yek ji xwendevanên wî yên berdewam bûye. Çîrok û hikayet û sefername û vegêranên Karl May tawê endazeyê dilxweş bûne li cem Almanî axêv wan yan jî xwendevanên Almaniyê ku ji tevahiya berhemên wî nêzîkî 200 milyon çap yan jî dane û libên berhemên wî hatîne firotin. Ew yek ji pirfirûştirîn nivîskarên Almanî ziman bûye û ji bo nêzîkî 40 zimanan berhemên wî hatîne wergêran. Mîna evan herdû berheman ku ji bo zimanê Kurdî jî hatîne wergêran. Yek ji wan ji bo kurmanciya jûrî yan jî kurmanciyê ye û ya din jî ji bo Kurdiya jêrî yan jî kurmanciya jêrî û ji bo Sûraniyê ye. Nizar Sabirî berhemê Dojvil de Kurdistan ji bo Sûraniyê wergêra ye
و حاجی جعفری جی هم جبو گرمانجیه دوجویل ده کردستانیان جی ده کردستانا کیوی را ورگرایه هم جی او جروک یان جی او برهمندن ینکو بحثا کردستان دکن وگه ناف سودان دا جبغداد تا استانبول و حتی داویه برهمین کارلمای بو چل زمانان هاتینه ورگران نویسکار و ورگر حاجی جعفر کومگه برهمین کارلمای ورگراینه کردی و جوان جی در بازبونک ده کردستان کیوی را یا نافتر زیدتری 500 کیلومتران جه موزخانه و جه جدایک بونا کارلمای دور نزار صابر دبینم ویجی برهمه هری ناسکری یه درباره کردستان ورگرایه و ناوه وگریه گشتی که سر رویانه به کردستان ده ایمی کرد لألمانیا بمانوی نمانوی حتی استاشی لگلابه تا اندازه هر که ناوی ئێمە ئابرێ لەم وڵاتەیە پەیوەندی ئێمە بە هۆشی ئەڵمانیەوە بە جۆ لە جۆرەکان بە کەناڵی کالمایە ئاڕوە لەبەرەوەی کە ئەو پیاوە ناوی کوردستانی خستووەتە سەردەمی مناڵی ئەڵمان لە ڕۆژگارێکی زۆر کۆنە و چۆن هێری پۆتەر ئەخوێنرایەوە چەند ساڵە بە خەستی وەکرا بە فلیم کالمای نووسینەکانی ڕۆمانەکانی هێری پۆتەری زمانی خۆی بوون لە سەردانی سەرکردەی کوردەبادینەکان گەڕاینەوە کاتێک گەشتی نەدوا بەرزایی و ئیدی دۆڵی شەیتان پەرستەکانمان جوان لێ دەرکەوت تەماشامان کرد نزیک ماڵی عەلیبەک یەک کەڵەکی زۆر زل کۆتەرەدار هەڵچەندرا بوو نزار دبیجید کارلمای جه ازدیان حز دکر و پر بباشی بحث وان کریه ئەوەی تەنیا لە کۆنتێکستی کۆمەڵایەتیا بەکارهێناوە کە خەڵک وایان پێڵێ ژووتێتیەوە بەڵام خۆی کە ئاچێتە سەر ئێزیدیەکان هەموو دۆچڤیل دە کوردستان ڕاست دەوێت ئەگەر من یەزیدی بم یەکەم کتێبە واخەمە کتێبخانەکەم وەڵام ئەمە ڕیکلامە بۆ ئێمە li gundê Hohenstein Ernsthal mala Karlmay lê hatiye dunyayê heye ew jî bûye mûzexane Karlmay hind şareza û zana bûye dost û dijberên wî li ser hêza xeyala wî ya bêda wî li hev dikin zinaşîn û Rudaw Almanya نیسفیچەرێکی زناشینەوە بوو بینیتان بێگومان سپێشال ریپۆرتێکە کارێکی فراوانتر هەیە کە بەم نزیکانە لە ڕوودا و بڵاو دەبێتەوە زنار ئامادەی کردووە لەسەر کارەڵمای نووسەرێکە بەڕاستی دەبێت زۆرتر لێکۆڵینەوەی لەسەر بکرێ بزاندرێ کە بۆچی هێندە باەخی بە کوردستان داوە چۆن ئەو هەموو وردەکاری لەسەر کوردستان زانیوە زۆربەی کوردەوانەی کە بڵین ئەڵمانی دەزانن لێرەنە وان بیر کردوتەوە کە ڕۆمانێکی هەیە شتێکی خەیاڵی نووسیوە وەکو لە نیوسفیچەرەکەی زناریشدا گوێتان لێبوو سەبارەت بە گەشتێک بە کوردستانی کێویدا زۆر کەسە وشەیە پێ زۆر ناخۆشش بوو کە باسی کوردستانی کێوی دەکات بۆ سەردەمی ئەو کات بەڵام لە کتێبەکانی دیکەدا کە یەکێکیان وەکو باسم کرد بەشێکیم خوێندۆتەوە حاجی جعفەر وەریگەڕاوە باسی کوردستان دەکات بە وردەکاری زۆرەوە چیرۆکی مێژووی دەگەڕێتەوە کە ئەمە جیاوازە لە چیرۆکێکی خەیاڵی گوتم میوانەکەمان لە ستۆدیۆ دەبێت بێگومان لە ستۆدیۆی دەهۆکی ڕووداوە لەگەڵمانە حاجی جعفەر کە زۆر لە کتێبەکانی کارڵمای وەرگێڕاوە کاک حاجی جعفەر دوای وەرگێڕانی و هەموو کتێبە لێکۆڵینەوە لە ژانی کارڵمای پێت وایە بۆچی پێی گرنگ بوو هێندە لەسەر کوردستان بنووسێ بە تایبەتی کەسێک کە ئەو هەموو خوێنەرەی هەبووە لە نێو ئەوانەی کە بە ئەڵمانی دەخوێننەوە و دەنووسن بله خۆ سەر کوردستانە بتێنێ نەنووسێ سەر گەلێکی وڵاتایە نوویسی ئەو هیوایەتاوی بنوویسین بۆ هیوایەتاوی ڕیواە بنوویسی چیرۆکا بنوویسیتن تشتە ئەنتیکە بنوویسیتن نایەعتیاد یعنی ناوەکۆ حەش کوردات کرۆ فلانجی هاتیە کوردستانی نه بەس خۆ چیرۆکت بینویسین سە کووردا gelek حەش کوردایەتی تێدا تایبەتی حەشێ زدیایە کردی و ئەو تشتێ نوویسی
راستی دل فانتازیت خوشی یعنی دل خیالت خوشی تینه تیدا بله بەڵێ حەزی لە کوردستان بووە لەسەر وڵاتی دیکەش نووسیوێتی بەڵام ئەو وردەکاریە کە لە یەکێک لەو کتێبانی تۆ وەرت گەڕاوە من خوێنمەوە ئەو وردەکاریەکە لەسەر جوگرافیای کوردستان دەیزانێت سەرچاوەکەی ینی کوێ بووە چۆن ئەو زانیاریانەی وا بە وردی بە ڕوونی دەستکەوتووە لەسەر جوگرافیای کوردستان بله اول من در پسیارکی را صاد بوم چوما مالا کارلمای و چوما مطرفاوی درستن من پسیارش خوان کرد گوتی اف معلومات اف پیزانی همی یش مستشرقه والدتین یش قنصلت اوروپی والدتین دولت عثمانی دا اف تشي والدتي مثلا بنمونه دي بيجيتن نعمل چوينه سر قوملي ما بلما چيجي ام چوينه سر خاضري چوينه سر زمازن چوينه سر ديجلي هذا ايكي في قابل فيدركي نظاميتن يعني تشتوي نفسي جغرافيا نفسي صداصات نه صداصات بس 80 صدي درست نفسي واف معلومات افضل بيضانيه همي يشو مبشره وش مستشرقة وقنصلة وسفارات أو كاسة كسر كردان نفيسين أبي هم يتخاندين وبفي رنجي تشيروكي أبي دارتي بەڵێ کاک حاجی جعفر تۆ کە کتێبەکانت وەرگێڕاوە هەست پێ دەکەی سەرەتا بیرکردنەوەیەکی هەبوو بێ دواتر بیرکردنەوەکەی هێدی گۆڕدرا بێ لەسەر کوردستان لەسەر کورد لەسەر ئاینەکانی کوردستان اسواسانا بینم هر تشتێکی نویسی سەر کوردستانە بۆ نمونە دەربازبوونێت بیابانێڕا وەختێ نویسی تێتە ناو کوردانە فێزیدیا وەختی چە ناو کوردێت بسڵمانژیدا تێتە دەربازبوونێت کوردستانە تیڤیژێڕا هەر بیر و ڕایەتوی ئێتێن سەر کوردانی ناوێتە گۆڕین حتا چتە کتێبە فۆنبەکدا نەخستانبوڵدا لێرێژی هەر ئەردەکێ چۆیە کوردا قەدەوی دێتی و کوردا ئەویژی دیالەت بەفحەت کوردایە تیریم تایبەتی ئێزیدیان بەڵێ کاتە تۆش لەگەڵ ئەو ڕایکە ئەو بە خراپ باسی کوردستان ناکا کە دەڵێ کوردستانی کێوی باسی ئێزیدیەکان بە خراپ ناکاتوانێ ئەو وێنەیەکی فراوان و گەورەی یان جوانی کوردستان پیشان دەدا لە کتێبەکانیدا برای ئەوەی بۆ کورداتی کوردا بخۆ نایتیریە و جەلای جوان باسی کورداتێتن بلی هەندێک ڕوودانا چێت بیتن ئەردەتی هات بنە بەریتێ یانژی ئاستانجێک بۆ چەیتر بیجایەتی بەس هەر ماڵە کاچۆیە یێدانا سەر سەرێ خۆ هەر ماڵە کاچۆیە قەدرەوی دێتی یاهاتیا سپیندارێ یاهاتیا تەلێنیە یەچۆیە قمریە وەختە باسی قمریەتیات باسی تەلێنیەتیات یان باسی سپیندارێتیات و خەلتی وێرێتیاتن بۆ دەواتێ یعنی دویلانێ بۆ دکەن بەڵێ ڕاستە شتێکی هەیە کە هێشتا وەرنەگەڕدرا بێ هێشتا نەکرابێتە کوردی یا لە بەردەستی تۆ بێ وەری بگێڕی بەڵێ من دوو جریانی توێتینا یەک بۆ ناو بەختیاریا کوردێت بەختیار کەرمەنشا و ئێژی بۆ ناو عەرەبێت حەدیدی از وگای اول بردسته من کو از واجی من توار دیرایم بس کوچاب بکن باشە زۆر سپاست دەکەم بەڕێز حاجی جعفەر وەرگێڕ و لێکۆڵین ڤان لەسەر ژیانی کارلمای کتێبەکانی کارلمای وەرگێڕاوە ئەو نووسەرەی کە یەکێک لە پڕخوێنەرترین نووسەرەکانی ئەڵمانیا بووە لە بڵین 100 ساڵی ڕابردوودا بێ ئەوەی کوردستانی دیت بێ نووسین و شتی زۆر باڵکێشی لەسەر کوردستان نووسیەوە بەڵگەنامەی زۆر باڵکێش بۆ
بۆی باسی کارەڵمای کردن بەم شێوەیە دیاسپۆرا ئەم هەفتەیە کۆتایی پێدێت کۆرۆنا کەم بۆ دیسان زیاد دەکاتەوە من هەمیشە باسی کۆرۆنا دەکەم دەڵم بێ بەڵابن خۆتانی لێ دوور بگرن شەڕ هەیە گەرما هەیە لە ئەوروپاش لە ئیتالیا لە هەندێک شوێن دۆخی ئاوارتە ڕاگەندرا بەهۆی گەرماوە ئەگەر بە تەمای پشون ئاگاتان لە خۆتان بێ بەهۆی گەرماوە تافتەی داهاتوش بێ بەڵابن هێڵی گەرمی دیاسپۆرا لەسەر شاشەیە دەتوانن پەیوەندی بکەن پەیام بنێرن پەیامی دەنگی تێکست بۆی وەڵامتان بدەینەوە سپاستان دەکەم.